بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ 4 شوبات دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی شێرپەنجە لە سەرانسەری دنیادا کە کۆمەڵێک کار و چالاکی تێدا دەکرێت. ئەمەش بەهۆی ئەو تەشەنەکردنە بەرچاوەی نەخۆشی شێرپەنجە کە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردن لە جیهاندا و ئەویش بەهۆی گەشەی خانەکان بە شێوەیەکی خراپ و نائاسایی تووشی مرۆڤ دەبێت. ڕێگەیەگەی بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردن و بڵاوبوونەوەی یا زیادبوونی نەخۆشی شێرپەنجەویش ئەگەر لە کاتی خۆیان بە زوویی پشکنین بۆ نەخۆشەکە بکرێت. شارەزایانی بواری تەندروستی ئاماژە بەوە دەکەن کە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە زۆرن، تەنانەت هەندێکیان نزیکی دەخەنەوە لە 100 جۆر، بەڵام ئەوانەیان کە زۆر بەناوبانگن یان مەترسیدان شێرپەنجەی مەمک، شێرپەنجەی مێشک، شێرپەنجەی پەنکریاس و سیەکان و وە کۆمەڵێ شێرپەنجەی دیکە. هەرێمی کوردستانیش ماوەی چەند ساڵێکە بەدەزەم نەخۆشیەوە دەناڵێنێ و چەندین کەس بوونەتە قوربانی ئەم نەخۆشیە و تا دێ ڕێژەکە بەرزتر دەبێتەوە بەداخەوە. تەنانەت ساڵی 2018 ڕابردووی خۆمان لە سەرانسەری دنیادا ئاماژە بەوە دەکرێت کە 14 ملیۆن کەس هەڵگری نەخۆشی شێرپەنجە بوون و تەنانەت بەداخەوە ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە ئەگەر لە 2021 یا 22 واتە 5 ساڵی دیکە نەخۆشیەکە بەرز بێتەوە بۆ 22 ملیۆن کەس لە سەرانسەری دنیادا. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە نەخۆشی شێرپەنجە دەکەین و هۆکارەکانی توش بوون، جۆرەکانی کامانن، نیشانە و ئاسەوار و ناسێنەرەوەکانی کامانن و چی بکرێت بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردن و بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجە. ئومێد دەکەین خوای گەورە کوردستان بپارێزێ لەو نەخۆشی خراپە و شفا و چارەسەریش بۆ ئەوانە بنێرێ کە ئێستا لە نەخۆشخانەکان دەناڵێنن بەدەست ئەم نەخۆشیە ترسناک و مەترسیدارە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدولوەهاب بەرپرسی هۆبەی کۆنتڕۆڵی شێرپەنجە لە شاری سلێمانی. دکتۆریان یاخوا بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس دەکەم. ئەمڕۆ 4 شوبات ڕۆژی جیهانی شێرپەنجەیە. پێم خۆشە جەنابەت وەکو دڵسۆزێکی هەڵگرانی نەخۆشی شێرپەنجە قسەیەکمان بۆ بکەوە بکەینە دەروازەی بابەتەکەمان. سپاستانەکەم بەیانی بەڕێز باش و بەیانی بینەرانی بەڕێزی شێر باش. ئاماژە بە چەمکی ئەم ساڵەکەم بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە کە چەمکەکە بە ناوی ئایدو ئەن ئای وێڵ بەمانایەکی کە ئێمە ئەتوانین بەرەنگاری بینینەوە، ئێمەش ئەتوانین ئەو وزەیەمان هەیە، ئەو ئێرادەیەمان هەیە کە چ وەکو نەخۆش، چوەکو خێزانی دەوروبەری نەخۆش، چوەکو هاوڕێکانی نەخۆش، چوەکو کۆمەلگا بەرەنگاری ئەم نەخۆشە بینەوە. سەرتاکو پێناسێکی نەخۆشی شێرپەنجە بریتیە لە گەشەی نائاسایی خانە و شانەکان کە ئەتوانرێت لە جێگەی خۆیان گەشە بکات یان تەشەنە بنێتە تەشەنە بسەنێت بۆ شانەکانی دەوروبەری یان بگوازرێتەوە بۆ شوێنەکانی دەوروبەری. ئەوەی کە ئەمێ لێرە ئاماژەی پێبم هەموو تەمەنێک، هەموو ڕەگەزێک، هەموو ئۆرگانێک، هەموو چینێکی کۆمەڵایەتی ئەگەری توشبوونی نەخۆشی شێرپەنجە هەیە. هیچ کەسێک نییە بڵێم بە دوورم لەمە. لەبەرەوە هەموو تاکێک لە ئێمە ئەگەری ئەومان هەیە. لەبەرەوە بەرەنگاربوونەوەی ئەم جۆرە نەخۆشی ترسناکانە ئەرکی سەرشانی هەموومانە بەیەکەوە، نەک ئەرکی بەتەنیا نەخۆشەکەی ئەندامەزرا و تەندروستیەکان بێت. کەواتە پەیوەندی بە تەمەن منداڵ و پیر و یا ژن و پیا و ئەمانەوە نییە. بە دڵنیاییەوە بە شێوەیەکی گشتی هەمویان ئەگرێتەوە، بەڵام بە شێوەیەکی تایبەت هەندێک نەخۆشیمان هەیە وەکو شێرپەنجەڕەقەکان. ئەمانە لە تەمەنەکان زۆرەکانە زیاترن، هەرچەند ئێستا لە هەموو جیهانی شابەرەوە چێکە تەمەنە گەنجەکانیش توش ببن، بەڵام تەمەنی مناڵ ئاتەن شێرپەنجەی خوێن باوەتیایە ناوەک لە شێرپەنجەڕەقەکان. دکتۆر هۆکار چییە کە منداڵێک بۆونە لە 10 ساڵیەوە لە 12 ساڵیەوە پیر تووشی نەخۆشیەکە دەبێت، پیرێک توش دەبێت، ئافرەت توش دەبێت، هۆکاری نەخۆشیەکە بۆ چیە گەڕێتەوە؟ کۆمەڵێک هۆکار هەیە کە ئەبێ بێکەوە هەمانگی بکەن بۆی کە بتوان نەخۆشیەکە دروست بکەن. یەکێک لە هۆکارەکان هۆکارە بۆ ماوەیەکانە کە ئێمە دۆکو مرۆڤ ناتوانین چارەسەری بکەین یان ناتوان گۆڕانکاری تیا بکەین. بەڵام هۆکاری دوم ئەو هۆکارانن کاتوان خۆمانی لێ پارێزین. ئەمە مێجەختی بکەمە سەر
چکە ئەمە بە پێی داتاکانی ڕخای تەندروستی جیهانی لە ساسی بۆ لە سا 50 ئێمە توانین ڕێگری لێ بکەین خۆمان پارێزین لین لە هۆکارانە ینی تا دوێنش کامە پۆستی ڕێکخراوی تەندروستی جیهانیە لە جەختی لەسەرکاتەوە یەکەمیان تووتن بەکارهێنانی تووتن و بەرهەمەکانی تووتن ئەمێ جەختکەمە سەر نێرگەلە چکە بیرۆکەیەکی هەڵا هەیە لە ناو کۆمەلگایە کە نێرگەلە زەرری نییە یان زیان بەخش نییە کوچگەرە من دڵنیانەکەمەوە کە زیان بەخشە و کوچگەرە و زیاتریش ئەمە یەک دوو تەنها شەر مەرج نییە بەتەنیا جێجگەرە کێش نەبم بۆی کە زەرەکەی بەرنەکەوێت ئەگەر یەکێک هەبێت ناو خێزانەکەمیان لەو ژووری کە تیا دانیشمی ئەو شوێنی کە کاری تیاکەم جگەرە کێش بێ هەمان مەترسی لەسەر من دروستە کات کە ئەو جگەرە کێشە بەڵام هەمان مەترسی لەسەر من دروستکاکو جگەرە نەکێشێک لەبەر ئەوە تاکو ئەو ژینگەی تیاژین دوور بێ لە تووتن و بەرهەمەکانی و دوور بێ لە جگەرە کێشان دڵنیاتانەکەمەوە کەمە هۆکارێکی زۆر باشە بۆ دوورکەوتنەوە خۆپاراستنی لە شێرپەنجە ئەگەر بینە سەر هۆکاری دووهەم خواردنەوە کحولیەکان تا سنوور بۆمە دابنرێت کەمتر بەکاربێنێتەوە ئەگەری توش بوون بە شێرپەنجە کەمترە بێتەوە یەکێک لە هۆکارەکان کە ئەمەش جەختی لێکەم و کە ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی خۆشبەختانە زۆر کە جەختی کاتە سەر و شێپێدانی سروشتی نەک بە لایانی مناڵەکە و بەلایانی دایکەکەەوە یەکێکە لە هۆکارە خۆپاراستنەکان بەسبەت دایکەوە بۆ شێرپەنجە نەک بۆ تەنها بۆ شێرپەنجەی مەمک بۆ شێرپەنجەکانی کەش ئەمە هۆکارێکی کە لە هۆکارەکانی کە خواردنی تەندروستە خواردنی تەندروست بەمانایی کە گەر بە شێوەیەکی زۆر سادە ڕوونیکەینەوە لەسەر هەموو ژەمێک سێڕوبعی ئەو دەفرەی کە خواردنی تیا خۆین با لە سەوزەکان نابێت سەوزەکان مەبەسمان بەس لە کەرۆز و تەڕەتیزەوەمانە نییە مەبەسمان لە خێرە تەماتەیە گێزەرە برۆکلیە بەڵێ بزەبت هەمووانە بەس بەشی ئەو دەفرەی کە خواردنەکەی تیا خۆین لەوە پێکات بێت ئەجا بەشەکانی کەی خواردنەکانی کەوکو ڕۆژانە 5 پارچە میوە ئەگەر بتوانرێت بخورێت لە جۆرا و جۆر بێت یان بەلانی کەم و پارچەیەک میوە بخورێت لەگەڵ ئەوە دوورکەوتنەوە لەو خواردنانی کە ناتەن دروستن وکو چەورێتیەرەکان یانی با بڵین ئەگەر بابەتی شیرەمەنی بێ فولکرێم نەبێت چاوەرێکی تێری زۆر تیا نەبێت ینی پڕچەوری نەبێت بێت چاوری بێ یان بەلایانی کەم و کەم چاوری بێت گۆشتەکان هات باشترین هەڵبژاردە بەنسبەت ئێمە گۆشتی ماسیە کە چاوەرێکەشی تیا چاوەرێکی بەسوودە بۆمان لەگەڵ مەزەرێکی پرۆتینی زۆر باشە بۆمان سنگی مریشک ئەمە یەکێکە لە سەرچاوە باشەکان گۆشتی سوور باشتر وایە بۆ ئینسانێکی مرۆڤێکی ئاسایش لە هەفتەی یەک جار لە 60 گرام بۆ 100 گرام زیاتر بەکار نەهێنرێت ئەویش باشتر وایە بێت چاوری بێت یان کەم چاوری بێت ئەمە بەسبەت خواردنەکانەوە جگەرەوە دوو خاڵێکەش باسکەمە لەسەر خواردنی تەندروست بەکارهێنانی خوێ کە یەکێکە لە هۆکارەکان ڕاستە بۆ مەترسیەکە بۆ نەخۆشخانە درێژخانەکان بەڵام مەترسیشە بۆ شێرپەنجە ئەمە جەختی لێکەم و کە ڕێکخراوی تەندروستی جیهانی جەختەکاتەوە لەسەرەوەی کە ڕۆژانە بەلایانی با بڵین ئەو پەڕی کە بتوانین بەکاری بێنین بۆ مرۆڤێک بۆ هەموو 24 کاتژمێرەکە بریتە لە 5 گرام ئەمە ئەگەر ئەوان نەخۆشی شەکرە و زەختیان هەبێت ئەبێت نیوەی ئەم بڕە بەکار بهێنرێت چالاکی جەستەیی وەرزش ئەگەر ئێمە سست بین لە نەکردنی وەرزشە ئەمە هۆکارێکی مەترسی دارە بۆ توشبوونمان بە شێرپەنجە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە تەکی دەکاتە سەرەوە ئەڵێ ڕۆژانە چالاکێکی با بڵین جەستەیی لەگەڵ وەرزشێکی مامناوەند بەلانی کەمەوە بۆ نیو کاتژمێر بەلانی کەمەوە 5 ڕۆژ لە هەفتەیەکدا ئەمە کەمترین چالاکی جەستەیی وەرزشی کە بتوانین ئەنجامی دەین بۆی کە خۆمان لە زۆر نەخۆشی پارێزین پێی لە هۆکارەکانی کە کێشزیایی و قەڵەوی یعنی یەکێک لەو داتانی کەسا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێیەکە تەنها کێشزیایی هۆکاری مەترسیداری سەرەکیە بۆ لە ساعت 4 شێرپەنجەکان یعنی لە هەموو کەسێکی شێرپەنجەیە 4 کەسیان هۆکارە مەترسیدارەکان کە هەیەە بریتە لە کێشزیایی ئەمەش ئەتوانین خۆمان لێ پارێزین لەگەڵ قەڵەویە کە بەتەکید خراپتر لە کێشزیایی لە هۆکارەکانی کە مەسەن ئەو بیرۆکانی کاڵێ کوتان بۆ هەندێک نەخۆشی کە مەترسی توشبوون بە شێرپەنجەمان بۆ کات یەکێک لەوانە هەوکردن ڤایرۆسی جگەری جۆری بی کە کوتانی هەیە خۆشبەختانە لە وڵاتی ئێمە لە عێراقیشە لە کوردستانیش لە هەموو دامەزرا تەندروستیەکان هەیە بێ بەرامبەریش ئەدرێت کاتوانی خۆمان پێکوتین کە مش لە 3 دۆست پێکەی لە 3 جورعە پێک دێت کە جورعی یەکەمیان لە ڕۆژی سفرایە دوای ئەو بە مانگێک دوای
6 مانگ لە یەکەم جورعاش ئەمە 3 جورعەکە درێت ئەمە پارێزگاریەکمانەکە لەو نەخۆشیە بە تایبەتی ئەوانەی کە کارەکەن و دامەزراوە تەندروستیەکانە کارەکەن. جۆرە ڤاکسینێکی کە هەیە ئەمە سەبارەت بە خانمانە ئەویش بۆ پاراستنیان لە جۆرە ڤایرۆسێک کە تووشی ملی منداڵدانە بێت بەداخەوە لە وڵاتی ئێمە تا ئێستا نییە ئەم جۆرە ڤاکسینە بەسی وادارین کە بتوانن هەبێت بۆی کە بتوانین ئەم شێرپەنجەش خۆمان لێ پارێزین چکەوە یەکێک لەو جۆرە شێرپەنجانی کە توانین بەس بەو ڤاکسینە و لەگەڵ پشکنی پێشوەخت بنبڕی بکەین. لەوە کارەکانی کە پیسبوونی ژینگەیە کە ئەرکی هەمومانە، یعنی کە باسی لێخوێنی ئۆتۆمۆبیلەکەین، باسی بزوێنەری گەورەی ئۆتۆمۆبیلەکەین، باسی ئەم مۆلیداناکەین، باسی فرێدانی زبل و خاشاکەکەین، بەڵێ باسی لە ناوبردننی سەوزایەکانەکەین، بڕینەوەی دارەکانەکەین، ئەمانە هەمووی هۆکاری مەترسیدارن بۆ پیسبوونی ژینگە بە دڵنیاییشەوە هەمومان لە هەمان ژینگەیە ژین. کەس بەدەر نییە لە توش بوون بە زیانەکانی ژینگە و بە تایبەتیش کاریگەری لەسەر زیابوونی شێرپەنجە. ئەمە هۆکارە سەرەکیەکان تێگەی کە ئەتوانین خۆمان ڕێگری لێ بکەین. بەشێک لە هۆکارەکانی کە ئەمەیان پەیوەندی بە دامەزراوە تەندروستیەکانەوە پشکنی پێشوەختە بۆ هەندێک جۆر لە شێرپەنجەکان بە تایبەتی ئەوەی کە بۆ مەمکەیە لە خانماکان لە خانمانە کە ئێستا خۆشبەختانە سنتەرێکمانە بۆ سنتەری نەخۆشیەکانی مەمکە هەرچەند ئێشتا وەکو ژمارە ئێشتا نەگەیشتونەوە ئاستی کە بتوانین هەموو بەشەکانی شارەکەدا پۆشین بە هیوای ئەوەی کە ئەم خزمەتگوزاریە لە هەموو مەڵبەندێکی تەندروست و بنکێکی تەندروستی بووی کە نزیکترین شوێن بێ لە هاوڵاتێکە بتوانێت سەردانی بکات پشکنینی بۆ بکرێت. پشکنینیشی پێشوەختیش بەنسبەت مەسەن هەندێک نەخۆشی شێرپەنجەیەکە وەکو کۆڵۆن کە لە دوای 50 ساڵیەوە جەختەکرێتەوە سەری ئەتوانێت بکرێت ئەنجام بدێت لە ڕێگەی پزیشکی تایبەتەوە کە بتوانێت نەخۆشەکان بینێت و لەگەڵ هەندێک جۆری کەی شێرپەنجەشە. زۆر باشە دکتۆر جەنابەت فەرمووت کە ئێمە دەتوانین بەرەنگار ببینەوە چونکە ئێمە ئیرادەمان هەیە، کەواتە دەروونێکی پتە و یان بۆ منە ئیرادەیەکی بەهێز هۆکاری سەرەکیە بۆ ڕوبڕوونەوەی نەخۆشیەکە، واتە دەروون بەزیوی و ترسنۆکی و هەر ئازا خۆ تەسلیمکردن بۆ مەرگ و بۆ نەخۆشیەکە جۆرێکە لەوەی کە تۆ بەردەوام نەخۆشیەکە بێڵیتەوە. چۆن ئیرادەی بەهێز دەبێتە هۆکاریەوەی کە ئەم نەخۆشیە بنبڕ بێ یان کەم بێتەوە؟ لێرەم باسی هەنگاوی دووەمی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەکە ئەکەم کە ئەمە ئەرکی ئێمە وەکو دامەزراوە تەندروستیەکان بەڵام خۆشبەختانە ئەوت با بڵێن ئەو تاقیکردنەوەی کە پیا تێپەڕ بووین لە چەند ساڵی پێشووە وەکو نەخۆشخانەی هیوە بەڕێوە بەرایەتی تەندروستی سلێمانی کە توانیمان لە ڕێگەی کۆمەڵگای خۆمانەوە بە ئامانگی لەگەڵ دامەزراوەکان بە هامانگی لەگەڵ کەسە دڵسۆزەکانی ئەم شارە کۆمەڵی ئەرک و چالاکی زۆر باش بنوێن ئەمیشیان بە فراوانکردنی با بڵێن چەمکی ئەو خزمەتگوزاریانەیە کە بۆ نەخۆشەکە پێشکەشەکرێت هەر لە چارەسەری کیمیاییەوە هەر لە بوونی چارەسەر بە تیشکەوە لە بوونی نەشتەرگەری پێویست کە لەگەڵ نەخۆشخانە حکوومیەکانی کە بە سوپاسەوە دەستخۆشیان لەکەین کە هەموو دڵسۆزمان بوون و هەماهەنگمان بوون و یارمەتی دەرمان بوون لەمانەیە لەگەڵ هەر ئەوە شاد چاندنی مۆخی ئێسکمان هەیە کە یەکێکین لە تاکە سنتەرە سەرکەوتوەکانی عێراقە کە ئەم ڕوانگەی ئەم چەمکی بەرەنگاربوونەوەیە و خزمەتگوزاریەکان بە هەموو ڕوانگەکانیە و پێشکەوتوترین تەکنۆلۆژیا و پێشکەوتوترین جۆری دەرمان و کە پشت بەستن بە زانستیەکی پتەوی سەلمێنراوی سەردەمیانە ئەمە جێگەی دەستخۆشیە لێرە من سپاسی تاکە بە تاکەی ئەو کەساناکەم کە بەشداریان کردووە لەم بەرەنگاربوونەوە کە ئەمە هەنگاوێکی سەرەکی و کۆڵەکەی بە سەرەکی بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکەیە لە ئاسی چارەسەرکردنی نەخۆشیەکەیە. زۆر باشە دکتۆریان جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە من ناڵێم جۆرەکانی ماوە بژن بەڵام بە نزیکەی چەند جۆر نەخۆشی شێرپەنجەمان هەیە و ئەو جۆرانیان کە زۆر مەترسیدارن ئەوانە کامانن؟ جۆرەکان زۆرن، یعنی ناتوانین بەس ئێمە وەکو پۆلێنکردنێکی سەرەکیە توانین بڵێن شێرپەنجەی ڕقمان هەیە لەگەڵ شێرپەنجەکانی خوێنمان هەیە، هەرێکیان و کۆمەڵک جۆری شێرپەنجەیان هەیە. باگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین وەکو لەو پێش ئاماژەم پێ کرد لە بەپێی تەمەنەکان مەسەن لە تەمەنە مناڵەکانە ئاتەن شێرپەنجە خوێنە شێرپەنجەکانی خوێن بە جۆرەکانیەوە کەوان پەیوەستن بە تەمەنی مناڵی
باوترینن بەنسبەت گەورە ساڵانەوە تێگەی شێرپەنجەی مەمک ئێشتەش لای ئێمە بە پێی داتەکانی 2018مان شێرپەنجەی ژمارەیەکە کە لای ئێمە تۆمارەکرێت. شێرپەنجەی دوای ئەوە بریتە لە شێرپەنجەی با بڵین خانە دروستکەرەکانی لیفەکان و لەگەڵ خانەکانی خوێن. دوای ئەو شێرپەنجەی کۆڵۆمانیە بە ڕێژەی سێم لە دوای شێرپەنجەکانی کە اینجا شێرپەنجەیەکی خوێنمان هەیە کە پێڵێن نەن هۆچکن لێفۆمە کە ئەمە بە باڵین پلەبەندی چوارەمیەت لە دوای ئەوە شێرپەنجەی میزەڵانمان هەیە کە بە پلەبەندی پێنجەمانێت. زۆر باشە. کام جۆرەیان زۆر مەترسیدارە، کامیان زۆر کۆڵێ دەبێتەوەی مردنی هەڵگرەکە؟ ناتوانین ئەوە بەو شێوە سەرەکی بیڵین، بەڵام هەموو شێرپەنجەیەک ئەگەر لە قۆناغە سەرەتاییەکانە دیاریکرد نەخۆشیێکە بکرێتە بەر چارەسەرەوە، ئەگەری دەربازبوونی نەخۆشەکە و سەرکەوتنی و چانسی سەرکەوتنی نەخۆشیەکە زیاترە بێت. بەڵام خوا نەخواستە تاگە بکاتەوە قۆناغی چوارەم و نەخۆشیەکە بڵاو بوو بێتەوە و نەخۆشەکە خۆی بەدخۆراک بێت یان بەرگری لەشی و وەرەی نەخۆشەکە سست بێت، ئەمە ئەگەری چارەسەری نەخۆشیەکە ئەستەمترە بێت. زۆر باشە. کەواتە خەڵک چۆن بزانێت کە ئایا لە قۆناغی سەرەتایە نەخۆشی شێرپەنجەی هەیە یانەواتە لەکوێ پشکنین بۆ خۆی بکە؟ بە دڵنیاییەوە ئێمە لێرە ناتوان بڵین سیستەمێکی تەندروستی زۆر باشمان هەیە کە بتوانین ئەم شتانە پێ بکەین، بەڵام ئێشتا خۆشبەختانە کۆمەڵە شتێکمان هەیە کە ئەم شتانە شتی لایەنی ئیجابین کە توانین لای ئێمە هەموو نەخۆشێک هەموو کاتێک ئەتوانێت بچێتە لای پزیشک، ئەتوانێت سەردانی پزیشکاش کاتێک کە پێویست بێت، کە ئەمە لە وڵاتە پێشکەوتوخانە نییە. بۆ نمونە دوێنێ یەکێک لەو هەواڵانی کە سەرنجڕاکێش بوو کە خوێنمەوە هاوڵاتێکی بریتانی بۆ 18 مانگ سەرەی گرتبوو بۆی کە پزیشکێکی دان ببینێت لە بێزاری خۆیان چوو خۆی بەدەستی خۆی دانەکی دەرکردبوو. بەڵام تا ڕادەیەک ینی ئەو لایەنی کە پۆزیتیڤە لە سیستەمی ئێمە هەموو کەسێک ئەتوانێت هەموو کاتێک بە پزیشکی ببینێت. ڕاستە لە ڕۆنگە حکوومیەکانیش نەبێت، لە ڕۆنگە تایبەتەکان ئەتوانێت ببینێت، ئەتوانێت لەم کاتە سەردانی ئەو پزیشکانە کە هەناوین پێشوەختمان کۆمەڵ پشکنیان بۆکەن یان کۆمەڵێ زانیاری لە نەخۆشەکە وەرەگرن، ئەو نەخۆشیانی کە ئەتوانین لەم ڕێگەیەوە دەستنیشانی بکەین، ئەتوانین ساڵانە پشکنی بۆ بکەین، 2 ساڵ جارێ یان 3 ساڵ جارێ پشکنینی بۆ بکرێت. هەروەها لێرە ئەتوانم ئاماژەش بۆ بم کە پلانێک هەیە ئینشاءڵڵا لە ماوەکی داهاتووە لەوانە ساڵیان چەند ساڵێک بخایێنێت بۆی کە ئەوەی کە پێڵێن ئامێری پشکنینی دۆزینەوەی شێرپەنجەی مەمک بە تیشک کە ئێستا چەند ئامێرێکی کەممان هەیە بتوانین زیای بکەین بۆی کە بکەین بە پرۆگرامێکی پتەوی دۆزینەوەی پێشوەختی شێرپەنجە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی. زۆر باشە. لە کوردستانە کام جۆرەی شێرپەنجە زیاتر ناسراوە و زیاتر کوشندەترە لە کوردستانە؟ وەکو ناسراوتنی شێرپەنجەی مەمکە. بەڵێ ئەمیش تەنها لە ئافرەت هەیان پیاویش دەبێتەوە؟ ڕێژەکە زۆر کەمە لە پیاوە، توانین بڵین لە سانەوەی توشبوانی شێرپەنجەی مەمکە ئافرەتانن لە سایەکی پیاوانە. بەڵام وەکو کوشندەترینیان ئەگەر زانیاریەکەم دروست بێت شێرپەنجەی سەری پەنکریاسە کە یەکێکە لە خراپترین جۆی شێرپەنجەکان. زۆر باشە. هۆکاری سەرەکی و یەکەمی شێرپەنجەی مەمک لە خانمانە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ئەو خانمانەی کە شیرپێدەرن شیرەدەن مناڵەکانیان تا ڕادەیە مەترسی توشبوونیان بە نەخۆشی شێرپەنجە کەمترە. هۆکاری سەرەکی توشبوونی ئافرەت بە شێرپەنجەی مەمک بۆچی ئەگەڕێتەوە؟ لێرە هەوک هەموو شێرپەنجەیەکی کە کۆمەڵێک هۆکار هەیە، یەکێک لە هۆکارەکان بریتێ لە هۆکاری بۆ ماوەی، یعنی ئەوانەی کە مەسەڵەن کە سوکاری پلەیەکیان هەیە ئەگەری کە توشبووی شێرپەنجەی مەمکن ئەمان ئەگەری توشبوونیان زۆر زیاترە لەوانی کە سوکاری پلەیەکیان نییانە، یان ئەوانەی کە مەسەن هۆکاری بۆ ماوەی هەیە کە 1-2 جینن کە گۆڕانکاریان بەسەرایەت، ئەم گۆڕانکاریانە ئەگەر ڕوویە بێت لیانە ئەمان ئەگەرەکەیان زیاترە. لەگەڵ ئەوەشە کۆمەڵە هۆکاریکە لەگەڵ ئەوەی کە مەسەن ئەو خانمانی کە زەواجیان نەکردووە، تێگەی ئەو خانمانی کە شیریان نەیەوە، ئەو خانمانی کە مناڵیان نەبووە، ئەو خانمانی کە مەسەن ئەو نوعە حەبی منعانێکە بۆی کە کۆنتترۆڵی زاوزەی خۆیان بکەن بەکارهێنن، ئەمانە ئەگەری توشبوون بە شێرپەنجە زیاکات. زۆر باشە. نیشانە و ناسێنەرەوەکانی نەخۆشی شێرپەنجە کامانن؟ توانین بڵین بە شێوەیەکی گشتی، چەند ئەمە لە قۆناغە سەرەتاییەکانە ناتوانین بڵین وایە، بەڵام لە قۆناغە پێشکەوتووکانە
کێشدابەزینێکەکە نیشانە دیاکەرەوەکان بەهێزی نەخۆشەکە گۆڕانکاری لە ستایلی ژیانە بەڵام ئەوەی کە گەڕێتەوە بۆ هۆکاری دووەمیان ئەو نیشانە جێکەرانی کە تایبەتن بە نەخۆشیەکە مەسەن نەخۆشی شێرپەنجەی مەم کە بوونی کریمم کە لە نەخۆشی قۆڵۆنە مەسەن گۆڕانی شێوازی پیساییکردن ینی بوونی خوێن لە پیساییەکانە ئەمە نیشانە ئاگدارکەرەوەکانن هەموو جۆرە شێرپەنجەیەک و لەوانەیە کۆمەڵە نیشانەی تایبەتی و خۆی هەبێت. زۆر باشە. چی بکرێ بۆ ڕێگریکردن و بەرگریکردن لە تەشەنەکردن و بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجە؟ لێرە دوو هۆکاری سەرەکی هەیە کە توانین بیکەین ئێمە وەکو دامەزراوەکان و دامەزراوە حکوومیەکان و دامەزراوە خێرە حکوومیەکان و لەگەڵ کۆمەلگایە بە دڵنیاییەوە پیسبوونی ژینگە ئەرکی هەمومانە تاک پیسبوونی ژینگە کەمتر بێتەوە ئەگەری توژبوون بە شێرپەنجە بە شێوەیەکی بەرچاو کەمتر بێتەوە. هەرچەند لە ساڵانی پێشووە وەزارەتی تەندروستی هەنگاوێکی زۆر ئیجابینە ئەویش بە دانانی باج لەسەر توتن و بەرهەمەکانی بەڵام ئێشتا ئەوەی کە من لە مارکێتەکانە بەدیەکەم ئێشتا و باجە نەکەوتوە ئەوەی کە سنوورێک دانێ بۆ بەکارهێنانی ئەم بەرهەمانە بە پێچوان و لەوانەیە بڵام هەندێک جۆر بەرهەمەکان وەکو نیارگەلەکان ئێشتا لە تەشەنە سەرنایەکە ئەمە شتێکی زۆر مەترسیدارە. خۆشبەختانە پێش قەیرانی دارایی حکوومەتی هەرێم لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی شارەوانی دەستگای شینگە ڕووبەری سەوزایەکانیان بۆ زیادکردین کە شتێکی ئیجابی بوو لەگەڵ هاگەڵ هەموو پارکێکە کۆمەڵی ئامێری تایبەت بە وەرزشکردن و چالاکی جەستەییان بۆ داناین کەمە شتێکی زۆر باش بوو چەند ئەمە تاڕادەیەک سنووردار بووە لە دوای قەیرانی داراییەوە بەڵام ئێشتا و هەنگایەکی زۆر ئیجابی بوو چکەوەی کە من بەدیمە کرد تێکی حتا کە سوکاری خۆم حتا دراوسەکانم هاوڵەکانم ئەم ئامێرانیان بەکارە هێنا کەمە شتێکی زۆر بەسوودە لە ژینگێکی پاکە و چالاکێکی وەرزش بکەی ئەمە دوورمانە خاتەوە لە سستی یان نەکردنی چالاکی جەستەیی ئەنجامدانی چالاکی جەستەیی کەمە یەکێکە لەوە کارە هەرە سەرکەوتوەکان بۆ خۆ پاراستن و دوورکردنەوە لە دکتۆریش و دوورکەوتنەوە لە سیستەمی تەندروستی بە تەواوەتی خواردنی تەندروست ئەمە کە لە دەسەڵاتی ئێمەیە یعنی ئێشتا ڕێژەی تێچووی خواردنێک کە لە سەوزەکان دروست بکرێت زۆر کەمترە وەک لەوەی کە لە بەرهەمە شیرەمەنیەکانە دروستەکرێت وەک لەوەی کە لە گۆشتە سەرفەکرێت لەبەرەوە توانین ئێمە سێ ڕوبعی ئەو دەفرێکە بەکارێنین بکرێت بە سەوزە و سەوزەمێنی و بەرهەمەکانیان بۆ کە بتوانین خۆمان پارێزین لەم نەخۆشیە و تەندروستێکی باشمان هەبێ و نەک لە شێرپەنجە بەڵکو لە زۆربەی نەخۆشیە نەگوازراوەکان و درێژخانەکان خۆمان پارێزین. کوتانەکان من دڵنیان لانەکەم و کوتانەکان مەوتە بەسمەکەەوە کوتانی کە تایبەتە بە هەوکردنی جگەری ڤایرۆسی جۆری بی لەو کاتەی کە من پزیشک ئەم کوتانە لە عێراقا هەیە بێبەرامبەرە لە هەموو وەڵبند و بکەتە دروستیەکان کە یەکەی کوتانی تیا هەیە لە نەخۆشخانەکانە هەیە یعنی من هانی هاوڵاتیانم کە بچنم کوتانە بکەن هیچ پارێکی تێناچێ زۆر سەلامەتە تا ئێستا لە عێراقیشە لەسەر ئاسی عێراقیشە هیچ کاریگەرێکی لاوەکی ئەم ڤاکسینەمان بەرچاو نەکەوتووە تێگەی لەگەڵ ئەوەشە سوودێکی بێپایەمان پێگەێنێ کە مەتوانین خۆمان لە چەند جۆرێک جۆری شێرپەنجە خۆمان پێ پارێزین. دکتۆر ئەگەر بەو شێوەیە لە ئێستادا ژمارەی ئەو شوێنانی کە نێرگەلەی تیا کێشرێ و ژمارەی جگەرە کێش بەردەوام لە بەرزبوونەوەدایە و ژمارەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و مادە کحولیەکان ئێمە دەتوانین بڵین لە چەند ساڵی داهاتوودا ڕێژەی توشبووی نەخۆشی شێرپەنجەمان هێندە بەرزە بێتەوە کە لەوەجێ لە عەقڵی ئێمسەمانان نەبێ یان بۆ لە بەبیریشمانان نەهات بێ؟ ناتوانم ئەو پێشبیونیە بکەم بەڕاستیش ئامارم لا نییە بەسبەت مادە هۆشبەرەکانەوە بەڵام ئەوەی لەو کۆمەڵە بەرنامانی کە لە کەناڵە ڕێگەیاندە جیاوازەکانە کراوە لەسەر توتن و بەرهەمەکانی بە تایبەتی نێرگەلە یعنی کە یەکێک لە ئامارەکان ژماری ئەو شوێنانی کە نێرگەلەی تیا کێشرێت وا بزانم ئەگەر زانیاریەکەم دروست بێت زیاتر لە 100 دانە لە سلێمانی سنتەری سلێمانیە هەژمار کرا جگەلەوەش کە مەسەنەن ڕێگەپێدانی فەرمیان نییە بۆ بەکارهێنانی نێرگەلە و بە یاساش هەمانە لە کوردستانە کە جگەرکێشان لە شوێنە گشتیەکانە قەدەغەیە بەڵام بەداخەوە هیچ لەمانە پەیڕەو نەکراوە بۆیە بە دڵنیایی ئەتوانم
بەم جۆرە وەڵامی پرسیارەکەی بەڕێز بم ئێمە وەکو بەشێک لە دانیشتوانی زەوی کە ڕێژەی شێرپەنجە ساڵانە بەرەو زیابوون ئەڕوات لە کوردستانی شار وایە ئەتوانین بەڵێ بەس ئێمە هێشتا لە وڵاتە کەمەکانین کە توش شێرپەنجمان کەمە یعنی مەس بە 2010 هێشتا ئاماری فەرمی کە لەن وەزای تەندروستیەوە بە فەرمی ڕاگەیەنرا بریتە لە 98 لەدای حوت حاڵەتی توشبوو بۆ هەموو 100,000 دانیشتوانێک کە ئێمە هێشتا لە 100,000 کەمتری لە 100 حاڵەت کەمترین ئەمە ئێشتا بە ئەو وڵاتانە دانین کە توشبوو شێرپەنجەمان ئێشتا کەمە بە بەراورد بە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەمریکا و ئەوروپا و ئەم وڵاتانە کەوان زۆر زیاترن لە ئێمە بەڵام ئەگەر ئێمە ڕەچای ئەم خاڵانی کەوتمان بۆ بەرەنگاربوونی شێرپەنجە نەکەین بەدڵنیایەوە بێ چاوەڕوانیەوە من کە زیابێت دکتۆر کاتێ نەخۆش بە ڕووباریان بەونە بە فلتەری نەخۆشیەکە ڕوان نەخۆشیەکە تێپەڕەکە ڕێژەی مردنمان زۆرترە لە کوردستانە یان چارەسەر تا ئێستا ئێمە بە شوێکی زانستی و فەرمی چکەمە پرۆسەیەکی زۆر هەستیارە لەگەڵ ئەوشا زۆر با بڵێ معقەدە دەستمان پێ کردووە بەڵام ئێشتا ئامانجەکانی خۆمان دەرنەکردەوە کە بتوانین بە شوێکی فەرمی هەژماری بکەین بەڵام ئامارە سەرەکیەکانی کە هەمانە ڕێژبەی دەربازبوون تا ئەم ساتە بە شوێکی سەرەتایی لە سا 60مان زیاترە ئەنی ئەلحەمدوللا ڕێژەی چارەسەر زاڵترە بەسەر مردن ئەلحەمدوللا دکتۆر تا چ قۆناغێک دەتوانرێت چارەسەری نەخۆشیەکە بکرێ و بنبڕ بکرێ مەبەستمەوەیە ئایا قۆناغێکی وا توندمان هەیە کە ئەگەر نەخۆشەکە بگاتە ئەم قۆناغە ئیدی هیچ ئەمەل و چارەسەرێکی نییە با بەم دەستەواژەکە بەمنەوە بەم شێوەیە وەڵامی بەرم هیچ قۆناغێک بێهیوایی لەگەڵان نییە هەموو قۆناغێک نەخۆشەکە خۆی کە سوکاری نەخۆشەکە ئەو کارمەند و پزیشکە بەڕێزانەی کە ئەگەر چنە ئەم جەنگەوە هەموو هەوڵە توانایەکی خوانێن هەموو چەکێک لە بەردەستیانایە بەکاری هێن و بەرەنگاربوونەوەی نەخۆشیە تا چڕادێک ئەمە سەرکەوتووە بێت ئەمە پاڵپشتە بە ورە و توانای نەخۆشیەکە ئاستی خۆراکی نەخۆشەکە چکە بەد خۆراکی یان ئاستی خۆراکی نەخۆشی شێرپەنجە کاریگەریەکەی هیچ کەمتر نییە لە کاریگەری چارەسەرەکەی بوونی چارەسەرەکە و ئەو ڕێنمانی کە پزیشکەکە پێوە تا چڕادێک نەخۆشەکە پامەندە بە پێوەی ئەمانە هەر هەمووی هۆکارن بۆی کە چارەسەرکی سەرکەوتوو هەبێ لێرە من ئەمەژە من بە خاڵێک کە ئێمە بۆ 2 ساڵە بە شێوەیەکی سەرکەوتوو ئەلحەمدوللا کە توانیمان جۆرە پلانێکی پەیڕەی سیستمێکی پلاندانانی بۆ چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە ڕقەکان دابنێن کە ئەویشە بریتیە لە دانانی ئەم پلانە بە تیمێک نەک بە پزیشکێک بەتەنیا تیمێکە کە بریتین لە چەند پزیشکێکی پسپۆری نەخۆشیەکە زاینە پزیشکی نەشتەرگەر زاینە پزیشکی دەرمانساز پزیشکی چارەسەری نەخۆشیەکە بە تیشک پزیشکی شانەزانی نەخۆشیەکە کە نەخۆشیەکە دیارەکەن ئەمانە بێکۆک پزیشکی دەرمانسازە لەگەڵ پەرستارە بەڕێز و دەروناس و کۆمەڵناسە بەڕێزەکانە ئەمانە بێکۆ تیمێکیان دروست کردووە کە هەموو نەخۆشێکی نییە بۆ شێرپەنجە ڕقەکان کە ئێنە نەخۆشخانی هیوە ئۆتۆمانەکرێن بینن جا پلانەکان بۆ دانێن بۆ کە بزانن چی پێویستە بۆ کەم پلانە سەرکەوتوو بێت زۆر باشە دکتۆر لە ڕووی دەرونیەوە نەخۆشخانەی هیوا لە چەند ساڵی ڕابردوودا من یەکێک لەو توێژە دەرونیانم هێنا کە بۆ بەرزکردنەوەی دەروون و ورەی نەخۆشەکان دانراوە لەوێ ڕووی خۆشی دکتۆر و ورە پێبەخشین و دڵخۆشی کە سوکاری نەخۆش و تەنانەت ئەو توێژە دەرونی و کۆمەڵاتیان تا چەند ڕۆڵی هەیە لە کەمکردنەوەی نەخۆشیەکەیان بنەبڕکردنی دێ بەدڵنیایی ئەمە یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکان یەکێک لە فاکتەرەکان کە زانست سەرمایەنوێتی یعنی ناتوانم بگەمە ئەو ڕادەی کە بڵێم لە ساڵ 50 چارەسەری نەخۆشیەکە بریتیە لەو جۆرە مامەڵەکردنی کە لەگەڵ نەخۆشەکە ئاکرێت بەڵام ئەمە لە ساسە ناتوانین بڵێن ئێمە لە هیچ شوێنێکی شاپ لە ساسە ئەمە بە تەواوەتی پەیڕەو نەکراوە بۆ چکە ئەو کارمەند و پزیشکە بەڕێزانیشی کە لەوێ ئیشەکەن مرۆڤن کاتێکە ژمارێکی زۆر نەخۆشیە بین دە کاریگەری دەرونی خۆشیان کارەتیەکە لەوانەیە جۆرێک لە جۆرەکان خەسوکەوتیان گۆڕانکارێکی تیابێت یان بینیان بۆ ڕوانگەی بینیان بۆ ژیانە کارگەری تیابێت لەبرەوە ئێمە وەکو با بڵێن ئیداری نەخۆشخانەی هیوە لەگەڵ لیژنەی زانستی نەخۆشخانەی هیوە ئەم لایەنەمان زۆر بە هەند وەرگرتووە
لەبەرەوە تقریبن ئێمە ساڵێکە زیاتر لەگەڵ چەند پسپۆرێک پزیشکێکی پسپۆری دەرونی بە توانە کە ئەزمموی دەروی وڵاتیشیان هەیە دەیەگەی لە با بڵین لە مفاوازاتێکی زۆر قورسین هەنگاو قورسەکانمان بڕێوە کە بگەین ئەوەی کە یەکێک لە پزیشکانە یان چەند پزیشکێک بێنێ ناو نەخۆشخانەکەمان بتوانین یارمەتی ئەم لایەنە بین نەک بۆ نەخۆشەکە و کە سوکاری نەخۆشەکە و خێزانی نەخۆشەکە بەڵکو بۆ کارمەند و بۆ پزیشکە بەڕێزەکانیش کە لەوێ ئیشەکەن کە ڕۆژانە مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیان ناکەن. دکتۆر لە وڵاتانی ئەوروپا نەخۆش وەکۆڵی گوێگری یەکەمە لەوەی کە دکتۆر چی پیاڵێ ئایا نەخۆشیەکەی قورسە چەند ساڵی ترەژی چەند مانگی ترەژی بەڵام لە هەرێمی کوردستانە نەخۆش دەکرێتە دەرەوە بە کە سوکاری دەگوتێ ئەوە لە تا ڕادەیەک دەگوتێ ئەوە مافی نەخۆشەکە خۆی شارەزای نەخۆشیەکەی بێەوە بۆی هەوڵێکی خۆی بدایە بۆن و وەسیەتی خۆی بکات لە هەر نەخۆشخانەی هیوادا ئەوە چۆن تەعامل لەگەڵ ئەم هاوکێشەیە ئەکەن بوو بەرە بەس ڕوونکردنەوەکە لەسەرکە مەبەستە چی بوو لە دەرکردنی نەخۆشەکە زۆر جار لێرە نەخۆش دەکرێتە دەرەوە بە کە سوکارەکەی دەگوترێت دەڵێ بۆم نەخۆشەکەتان ئەم نەخۆشی هەیەیان بۆم باخۆی نەزانێ با خەفەتی پێ نەخوا بەڵام لە وڵاتانی ئەوروپا تەنها نەخۆش دەهێڵرێتەوە واتە ئەو کە سوکاری کە لەگەڵایەتی دەبێت کەسی سێم و نامەحرم تێگەیشت بە پرسیارەکە پرسیارێکی زۆر هەستیار و زۆر جوانیشە طبعاً یەکێک لەو مەسەلە زۆر هەستیارانەی کە نەخۆشخانەکەمان پێوە ناڵێنێ کە دابوونەریتێکی کۆمەڵاتی کە بەداخەوە زۆر هەڵەیە ئەیش ئەوەیە کە نەخۆشیەکە لە نەخۆشەکە ئەشارنەوە بەدڵنیای کەسی بڕیاردەری یەکەم بە پێی یاسا بە پێی مافەکانی نەخۆشەکە خۆیەتی کە بڕیارەدات کە چارەسەر وەربگرێت یان چارەسەر وەرنەگرێت چکات بە پێی یاساش من نەخۆشێک وەکو پزیشکێک ئەرکی منە وەکو دامەزرایەکی تەندروستی ڕووکردنەوەی بۆ بەم کە هەنگاوەکانی وەرگرتنی چارەسەرکە چیە و کاریگەری لاوکیەکانی چارەسەری نەخۆشیەکە چییە لە کاتی وەرنەگرتنی ئەم چارەسەرایە چی ڕوایەت بڕیاری کۆتایی ئەگەرێتەوە لای نەخۆشەکە خۆی کە بڕیار بە چارەسەرەکە وەربرێت یان نا یعنی وەکو ما بڵین تەجروبەی خۆم لە نەخۆشخانەی وایە بەداخەوە ئێشتا ئەم کەلتورە حتا لەو هاوڵاتی کوردانەشە مەوجودە کە لە وڵاتە پێشکەوتوەکانە ژین یعنی ئەم شتە زۆر وایە یەکێک لە کەسوکارەکانی خۆم کە بەداخەوە فترێک لەو پێشوەفاتی کرد گیانە دەستا بم بەهۆی ئەم نەخۆشیەوە تەمان خۆی پێی نەوتراو لایەن خێزانەکەی کە نەخۆشیەکەی هەیە هەرچەند کە خۆی یەتە نەخۆشخانەی کەکو نەخۆشخانەیەوە کە تایبەتە بە چارەسەری شێرپەنجە بە تەکیدی هەست بەوە کاکە ئەم شێرپەنجەیەتی لە قۆناغی لە قۆناغەکانە خۆی گەشتە و مەرحەلەی کە بڵێ ئۆکەی تێگەیشتم کە شێرپەنجم هەیە تکایە چارەسەرەکە بوەستێنن منەمەوێ بە سەلامەتی بژیم بالفعل ئەو بڕیارەشە کەمە مافی خۆیەتی لایەن پزیشکەکەیەوە گوێی لێ ژیرە و ڕێنمایی درایە بتوانێت چارەسەرەکەشی وەستان و ئەوەی کە خۆی ویستی ئەو فترەی کە مابوو لە ژیانە بە سەلامەتی ژیا ئەمە ئارزوی خۆیەتی ئەمە بە هاوڵاتیان بڵێم مافی نەخۆشەکە خۆیەتی کە بڕیار بات مافی نەخۆشەکە خۆیەتی کە چۆری چارەسەرەکە هەڵبژێرێت چکە لەوانێت لە نەخۆشیەکە چەند جۆرە چارەسەرمان هەبێت کاریگەریی لاوەکی هەبێت ئەبێ نەخۆشی خۆی بڕیار بات کە بەبێت چکە کە نەخۆشکە خۆی بڕیاریە و بوو بە بەشێک لە چارەسەری پلانەکە کەواتە پەیڕەوی پلانەکەمان بە تەواوەتی جێبەجێکرێت. زۆر باشە دکتۆر لە وەکۆڵێ لە ئێستەکان ڕۆژی جیهانی نەخۆشی شێرپەنجە وەک نەخۆشخانەی هیوا بەرنامە و پلانتان چێ بۆ داهاتووە بۆ ساڵی نوێ بە دڵنیاییەوە ئێمە کۆمەڵی پلانمان هەیە ئەوەی کە من تاانەوەی کە لای هاوڵاتیان ڕوون بێ من لە مانگ 2007 پەیوەندی بە نەخۆشخانەی هیوا و کردو خۆشحاڵیشم کە پەیوەندیم بۆ خێزانە گەورە دڵسۆزە کردووە شکەوەی کە لە هیوایە بینیم من هەموو نەخۆشخانەکانی سلێمانیەوە بەڕێزەوە ئیشم تیا کردووە ئەو ڕۆحی خێزانی و هاوکاری کە لە نەخۆشخانەی هیوایە لە هیچ نەخۆشخانەیەکان نەمبینیوە ئەوەی کە جێگەی دڵخۆشی و دەستخۆشیە ئەم نەخۆشخانە لە قورسترین باری ئابوووریە نە لە گەشەی خۆی وەستانەوە نە لە پێشکەوتنی خۆی وەستانەوە دایمێ خوا لە ڕوانگەوەیشی کردووە کە بەرفراوانترین چەمکی خزمەتگوزاری لەسەر بنەمای تازەترین زانستی پزیشکی سەردەم کە سەلمێنرا بێت چارەسەرەکانمانەکەین
و شەڕی بۆکەین و بەرەنگاری نەخۆشەکە ئەبینەوە هەر بۆشە ئێمە لە پلانمان هەیە ئینشاءڵڵا لەم ساڵە بتوانین چەند هۆڵێکی نەشتەرگەری بۆ نەخۆشخانەکەمان بکەینەوە بۆی کە ئەو هەڵاتێنەی کە نەخۆشەکانی خۆمان پێویستیان بە نەشتەرگەری بێ نەشنە نەخۆشخانەکانی کەەوە لەژێر چاودێری خۆمانە بوو نەشتەرگەریان بۆ بکرێت و ڕێنمایی خۆمان پێ بدرێت لەگەڵ بەدڵنیایی لەگەڵ هاوکاری لەگەڵ ئەو پزیشکە بەڕێزانی کە هەر لە مێژەوە لە دامەزرانی نەخۆشخانی هیوە هاوکارمان بوون دەسۆزی نەخۆشەکان بوون و هەموو شتێکیان تەنانەت ژیانی تایبەتی خۆیان خسۆتە ئەولاوە بۆی کە خزمەتیان ئەم نەخۆشانە بکەن. زۆر باشە دکتۆر پێم خۆشە کۆتا پرسیاری بەرنامەکەم باسی سنتەری ژیانەوەمان بۆ بکەی لە نەخۆشخانەی هیوە گرنگی ئەم سنتەرە لە چیایە و کێشە و گیرگرفتەکانتان چین؟ بەدڵنیایەوە من ناتوانم بنای ئەوانەوە قسەکمان چەند ئەوان سنتەرێکن کە سەر بە نەخۆشخانەکان و بە فەخرەوە یڵن یەکێکە لە سنتەرە هەر پێشکەوتەکانی عێراق لەوانە پێشکەوتوترین سنتەری چارەسەری تیشی نەخۆشی شێرپەنجە بێ بە تیشک کە کۆمەڵێ پزیشک و کۆمەڵێ کارمەندی دڵسۆزی تیان کە شەو ڕۆژیان خسوتە سەر بۆ کە بتوانن بۆ ئامێرانی کە هەیەە لەکە لەبەر دەستیانایە باشترین خزمەت پێشکەش بکەن. بەدڵنیاییە و هەرەمەیەکێک لەو هۆکارانەی کە ئەو ئیڤێنتەی کە تایبەتە بە بەرەنگاربوونی شێرپەنجەی ئەم ساڵ خراوەتە ئەو شوێنەوە بۆی کە هاوڵاتیانی شارەکەمان لەگەڵ کوردستانم لەگەڵ عێراقیش ئاشنا بن زیاتر بەم سنتەرەکە یەکێکە لە کۆڵەکە و بنەما سەرەکیەکانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە لەم شارەدا. دکتۆر کۆتا قسە و پەیامت چیە؟ لە پێشە ئاواتی چاکبوونەوە و دەربازبوون لە نەخۆشیەکە بۆ من نەخۆشەکانمان نەخوازم ئاواتی تەندروستی و دووربوون لەم نەخۆشیە و لە هەموو نەخۆشیەکانی کەش بۆ هەموو هاوڵاتێک و بەڕێستانیش ئەخوازم هیوادارم ئەو ڕێنمایانی کارەخرای تەندروستی جیهانی کە بەشێکن لە بەرەنگاربوونەوەی شێرپەنجە هاوڵاتیان بە هەندی وەرگرن و ڕەچاوی بکەن چکە بەتەنیا خۆیان ناپارێزن لێرەیە بەڵکو و کۆمەڵگەکەشیان نەپارێزن یعنی ئەگەڕێمەوە بۆ ئەو چەمکەی کە ڕێکخرای تەندروستی جیهانی ئەمساڵ هەڵی گرتووە کاڵێ I do and I will بۆ کە بتوانین ئیرادە بڵێن ئێمە ئێرادەمان هەیە ئەشتوانین بیکەین بەرەنگاری نەخۆشیەکە بینەوە بڵێ ئەتوانین بەرەنگاری بینەوە هەر ئەمەشە ئەوەی کە زانستی کە سلمێنێتی لە ساسی بۆ لە سا پەنجای نەخۆشی شێرپەنجە زۆر بە ئاسانی ئەتوانین ئێمە ڕێگری لێ بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد عەبدولوهاب بەرپرسی هۆبەی کۆنتڕۆلی شێرپەنجە لە شاری سلێمانی. سپاس دەکەم و بەرنامەکەت ڕازاندەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست تەمەنای تەندروستێکی باش و چارەسەر و شفای بۆ ئەو نەخۆشیانە دەخوازین کاڵگەری نەخۆشی شێرپەنجە تا بەی گەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتون خواتان لەگەڵ.